بەڕاستی سەیرە گوڵم. عارف ڕشتی ئەندامی دەستەی کارگێڕی ئەنجومەنی باڵای تێکۆشەرانی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حیکما لە بیری خۆی دەباتەوە کە حکوومەتی بەغدا نامبڕی خەڵکی کوردستانە. دێت و لە نمایشێکدا داوا دەکات حکوومەتی هەرێمی کوردستان خۆی موچەی مامۆستایان دابین بکات. دەی هیچ نەبێ بۆ خاتری مێزەرەکەی سەری لوت بفەرمێ و ڕاستیەکە باس بکات. با پێداگری بکات حکوومەتی بەغدا بەشە بودجەی هەرێم بنێرێت بۆ ئەوەی حکوومەتی هەرێم ئەرکدار بێت. ئایا جەنابیان نازانەیە هەردوێنێ یوسف کیلابی خەمخۆری خۆی نواند و کتی نابێ قەرزیش بە هەرێم بدرێت، هەر بانکێکیش قەرز بدات بە هەرێم دەیدەینە دادگا. چەند ئەندام پەرلەمانێکی کورد زمان لە بەغدا ڕۆژانە پرۆپاگەندە بڵاو دەکەنەوە کە گوایە بەغدا نەوتی هەرزانتر دەنێرێتە هەرێم. لە کاتێکدا وەزارەتی سامانە سروشتیەکان وەک ئەرکی خۆی چەند مانگێکە داوای بەشی خەڵکی کوردستانی کردووە، بەڵام تا ئێستا هیچی لێشین نەبووە. هەر بۆ زانیاریشتان 1 لیتر نەوت بۆ پارێزگاکانی عێراق 150 دینارە. ئەگەر بەغداد مەرحەمەتی نواند و هێندێک نەوتی بۆ هەرێم نار، ئەوە هەر لیترێک بە 250 دینار لەسەر پارێزگاکانی هەرێم حساب دەکات. ئەها بزانن بەغداد چەند دادپەروەرە و یەکسانی خوازە. لە هیچ وڵاتێکی جیهانیدا نییە بودجە پەسەند بکرێت اینجا وەزیرێک تازە بە تازە چەندین ڕێوشوێنی قەرەقۆشی لە ئاستی جێبەجێکردنیدا بۆ بەشێکی وڵاتەکەی داتاشێت و دەیان بیان و بگرێت بۆ نەناردنی بەشە بودجەکە. بەڵام ئەوە تا لە بەغدا ئەوەش بەرامبەر کورد هەیە. لێرەدا من نازانم بە چ ویژدان و لۆجیکێک خەڵکانێک هەبن سەرڕای ڕوونی ئەم هەموو هەڵوێستە دوژمنکارانەیە هێشتا ئاو لە ئاشی ناحەزانی گەلەکەمان دەکەن.